وارچەرخانی ستراتیژی ترامپ. ئایا کورد دەبێتە قوربانی پرۆژەکەی تۆم باراک؟ بڕیاری ترامپ بۆ یەخستنی دۆسیەی عێراق و سووریا و ڕاستپاردنی بە تۆم باراک وەک نوێنەری تایبەتی سەرۆک تەنها داتاشینی پۆستێکی نوێ نییە، بەڵکو ئاماژەیە بۆ وەرچەرخانێکی مەترسیدار لە سیاسەتی واشنتۆن بەرەو مەرکەزیەت و کەمکردنەوەی بایەخی قەوارە فیدراڵیەکان. تۆم باراک کاڵگری بیر و باوەڕی ئەمریکا پێش هەمووان وەک کەسایەتیەک دەناسرێت کە بڕوای بە فیدراڵی و مافی پێکاتەکان نییە. چاودێران هۆشداری دەدەن کە ناوبراو لە ڕابردوودا دژایەتیەکی ڕوونی دۆزی کوردی کردووە و ڕێگر بووە لە دەستەبەرکردنی مافە دەستوریەکانیان. گەورەترین مەترسی باراک بۆ سەر کورد لە ئەزموونی سووریادا دەردەکەوێت کاتێک هەوڵی تێکەڵکردنی هەسەدەیدا لە ناو سوپای نوێی سووریادا، پرۆژەیەک کە وەک هەوڵێک بۆ لە ناوبردننی تایبەتمەندی سەربازی کورد وەسف دەکرێت. ئێستا ئەم سیناریۆیە ئەگەری دووبارە بوونەوەی لە عێراق هەیە، بە تایبەت دەنگۆی دروستکردنی وەزارەتی ئاسایشی نیشتیمانی بۆ یەخستنی پێشمەرگە و حەشدی شەعبی لەژێر یەک چەتردا، هەڕەشەیەکی ڕاستەوخۆیە بۆ سەربەخۆیی سەربازی هەرێمی کوردستان. ئەم پرۆژەیە کە دەیڤد پاتریۆس فەرماندەی پێشووی سوپای ئەمریکا سەرپەرشتی دەکات، ئامانجی دروستکردنی دەوڵەتێکی ناوەندی بەهێزە لە بەغدا، تەنانەت ئەگەر لەسەر حیسابی دەستکەوتە مێژوویەکانی کوردیش بێت. ئامانجی ئەمریکا لەو قۆناغەدا تەنها کەمکردنەوەی هەژمونی ئێرانە، نەک پاراستنی دیموکراسی و فیدراڵی. لەم کێبڕکێدا واشنتۆن دەوێت عێراق وەک یەکەیەکی یەکگرت و بەکار بێنێت. ئەمەش وا دەکات پێگەی هەرێمی کوردستان وەک قەوارەیەکی نیمچە سەربەخۆ بکەوێتە مەترسیەوە. بێدەنگی یان ڕوونکردنەوە ناڕوونەکەی وەزارەتی پێشمەرگە سەبارەت بەم پلانە گومانی ئەوەی لای چاودێران دروست کردووە کە گوشارەکان بۆ سەر کوور گەیشتوونەتە ئاستێکی هەستیار. لە سایەی ئەندازیاری نوێی باراکدا کورد خۆی لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختدا دەبینێتەوە، یان توانەوە لە ناوەندێکی نادیار یان ڕوبەڕوو بنەوەی فشارە نێودەوڵەتیەکان.